دوێ ڕایهەبوونی سەدان یاسای جۆراوجۆر لە هەرێم دەسەڵاتداران تەنیا ئەو یاسایانە جێبەجێ دەکەن و چاوی دەخەنە سەر کە زیاتر لە بەرژەوەندی مانەوەی حکومڕانیەکەیاندایە. هەردوو یاسای ڕێخستنەوەی خۆپیشاندانەکان و دژایەتی تیرۆر لە ڕیزی پێشەوەی یاسا خوازراوەکانی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمدان بۆ جێبەجێکردن. یاسای ڕێخستنەوەی خۆپیشاندانەکان لە ساڵی 2010 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرکراوە. هەر ئەو کاتیش هاوڵاتیان و چالاکان دەنگی ناڕەزاییان هەڵبڕی و یاساکەیان بە قەدەغەکردن لە بری ڕێکخستنەوە ناوزەند کرد. لە ماوەی 12 ساڵی ڕابردووشدا ئەم یاسایە زۆرترین جار بەکارهێنراوە و قۆزراوەتەوە. ئامانجیش لێی ڕێگەگرتن لە دەربڕینی بۆچوونەکان و دەستگیرکردنی چالاکان و کەپکردنی ئازادیەکان بووە. ڕۆژی هەینی 22 تەمموز هێزە ئەمنیەکانی هەولێر ڕێگەیان لە ئەنجامدانی گردبوونەوەیەک بۆ ناڕەزایی لە هێرشەکەی زاخۆگرت و پێیان چالاکوانیشیان دەستگیر کرد. ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیاند گروپێکی 25 کەسی بە هاندانی حزبێکی دەرەوەی هەرێمی کوردستان ویستیان خۆپیشاندانێکی بێمۆڵەت ئەنجام بدەن و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریان لێکرا. جێبەجێکردنی بەپەلە و هەنووکەیانەی یاسای بەناوڕێخستنی خۆپیشاندانەکان لە کاتێکدایە دەیان یاسای دیکەی دەرچوێنرا و تەنیا لە چوارچێوەی نووسینەوەی سەرکاغەز و نامیلکەی قەشەنگدا ماونەتەوە و دوور لە واقعی هەرێمی کوردستان تەنیا لە ڕۆژنامەی وەقائعدا دەبێنرێن. لە نمونەی یاسا جێبەجێ نەکراوەکان یاسای سزای لە سێدارەدان واتە مادەی 406 بڕگەی 31 یاسای قەرەبووکردنەوەی ئەو کەسانەی بێتاوان دەستگیر دەکرێن و پاشان دەردەکەوێ بێتاوانن ژمارە 15 ساڵی 2010 یاسای قەدەغەکردنی جگەرەکێشان ژمارە 31 ساڵی 2007 یاسای ڕێگری لە زیادەڕۆیی و دەستدرێژی بۆ سەر زەویوزار و مڵکی دەوڵەت ژمارە 3 ساڵی 2018 یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و غازیەکان ژمارە 2 ساڵی 2015 یاسای پێدانی بودجێ حیزبەکان ژمارە 5 ساڵی 2014 یاسای دەستکەوتنی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 یاسای کێبڕکێ و قەدەغەکردنی قۆرەخکاری لە هەرێمی کوردستان. لەبەر ئەو بارودۆخە هەموارەی لە جێبەجێنەکردنی یاسا و بڵاوبوونەوەی ستەمەوە دروست بووە تەونی تۆڕەکانی کۆمەڵگەی کوردی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو لێکترازانی ترسناک دەڕوە. سەدان ستەمکاری گەورە و بچووک پەیدا بوون و بەبێ ئەوەی بربەست بهێنرێتە ڕێگەیان لە ستەمەکانی خۆیان بەردەوامن. هاوڵاتیان دەزانن یاسا لە هەرێم ڕۆڵێکی لاستیکی پێدراوە. هەزاران دۆسیەی تاوان و ستەم لە دادگای شارەکاندا تۆزیان لەسەر نیشتووە و ناجوڵێنرێن. ژمارەیەکی بەرچاو زیندانی کرا و ڕاگیرا و لە پشتی شیشی زیندانەکانەوە چاوەڕێی دادگایی کردنن. لەشکرێکیش لە تۆمەتباران بە ئازادی لە شەقامەکاندا دەسوڕێنەوە بەڵام تەنیا چاوەکان لەسەر قەدەغەکردن و ڕێگرین لە خۆپیشاندان و گردبوونەوەی بێمۆڵەت.